جارە ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوونی لە بەردەم بارەگای UN بۆ دەربڕینی هەڵوێستی هەموو لایەنە سیاسەکانی کوردستانی باشوور بۆ ئەو دەستدرێژە ناڕەوایی کە دەوڵەتی تورکیا کردی کە سەربەشێک لە کوردستانە کە کوردستانی ڕۆژئاوایە. چکە بەڕاستی ئەوە غەدرێکی گەورەی پاشەوەی کە کورد لە کوردستانی ڕۆژئاوا 11,000 شەهیدی لە پێناو لە ناوبردنی تیرۆریستادا ئەمڕۆ دەوڵەتێکی تیرۆریستی دەستی غەدر درێژ بکاتن لە ئەو ناوچەیە وە قەتڵ و عامی خەڵکی سڤیل بکاتن. هەموو ئەوڕە لێرە کۆبووینەوە دژی ئەو هێرشە ڕەوایی بەرامبەر جیرانە بەرامبەر پارسەیەکی کوردستان دەکرێت کە لە بەرچاوی هەموو دنیا نا ئەوروپا نە UN نە ئینسانیەت کەس خۆی بە خاوەنی ئەو مەسەلە نازانێت. بۆیە ئێمە هەمومان ئەوڕە لێرە کۆبووینەوە ئیدانەی ئەو مەسەلە دەکەین بە ڕەوای نازانین و دەبێ جیهان بێتە دەنگ بۆ ئەو هێرشە ناڕەوایی کە بەرامبەر ڕۆژئاوای کوردستان دەکرێتن. دیارە ئەوەی کە ئەمڕۆ هاتووین لایەنی کەمی تەزامونە، لایەنی کەمی پشتیوانیە، لایەنی کەمی هاوسۆزیە لەگەڵ خوشک و برایانمان لە ڕۆژئاوای کوردستان کە ئەوەی دەکرێت بەداخەوە تەبیعی بە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتی کە بە بڕوای ئێمە شەرمەزاریەکی گەورەیە، ملەتێکی بێماف، ملەتێکی ئاشتی خواست کە لە 4-5 ساڵی ڕابردوو زۆرترین قارەمانێتی و زۆرترین فیداکاری و قوربانیدا لە دژی لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆر و نەکرد لە زیاتی خۆی و نەکرد دیفاع و داکۆچی لە قوارەکەی خۆی کرد، تەنانەت داکۆچی لە هەموو ئازادی خوازانی جیهان کرد، داکۆچی لە ئاسایش و ئەمنێتی دنیا کرد و زۆرترین قوربانیدا لە ڕوبەڕووبوونەوەی پێرۆر لە زیاتیەوەی ئەم میلەتە ئیمڕۆ حیمایە بکرێ بپارێزرێ و لێ بگەڕن ژیانێکی سەربەرزانە و کەرامەتانە بژی. بەڵام بەداخەوە بە بەرچاوی کۆمەلگەی نێودەوڵەتی دەوڵەتی تورکیا بە هەندێک پاساوی بێبنەما دەستدرێژی دەکاتە سەر ڕۆژئاوا. بۆیە ئێمە هەموو ئەو لایەنە سیاسیانێک کە ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە هاتوین بۆ ئەوەی هاوسۆزی و پشتیوانی بکەین لەگەڵ برایان و خوشکانی خۆمان لە ڕۆژئاوای کوردستان. ئەمەی کە هەیە پەیوەندی بە عەقڵ و بیرکردنەوەیەکی ڕەگەز پەرستانەی حکومەتەکەی ئەردۆغانەوەیە بۆ سڕینەوەی کورد و ئەمە ڕاستە لە ئێسادا ڕۆژئاوا ئامانجەکەیە، بەڵام دوای ئەوە ئامانجی تری بەدوایەت. ڕۆژئاوا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە گەورەترین نموزەجی حکومڕانی لەسەر ئاستی جیهان پیشانداوە بە هێزێکی کەم بە توانایەکی کەم داعشی تێکشکان وڵاتەکەی ئاوەدان کردنەوە و ئێمە پێمان وایە ئەوەی لە ناوچەکە لە خەمی دیموکراسیایە کووردە، ئەوەی لە ناوچەکە دژی تیرۆر وەستاوەتەوە بە فەعلی و بە عەمەلی لە ساحەکە سەلماندوێتی کووردە. بۆیە بە هەموو توانایەکمانەوە لەسەر ئاستی جیهان چ خەباتی مەدەنی چ توانای مرۆیی ئەبێ بیکەین بۆ ڕێگری لەم تیرۆرەی تورکیا بەرامبەر بە دۆزی کورد و بەرا ئەو عەقڵیەتەی کە پێی وایە کورد لە هەر شوێنێ شتێکی هەبوو ئەبێ بسڕێتەوە. بۆیە ئەرکی هەمومانە لەسەر ئاستی جیهان ئێمە پێمان وایە تا ئێستا زۆر باش هاتووە. میدیا تا ڕادەیەک حەزبەکان بە تێکرا زۆر باش وەستاونەتەوە بەرامبەرەمە. ئەم یەک دەنگە تا ڕادەیەک ئەبێ بکەین بە پرۆژەی گەورەتر، بکەین بە قەزیەی گەورەتر بۆ دۆزی نەتەوەکەمە.